وەڵا بینەرانی عزیز ئێستاش دەچینە لای راپۆرتێکی وەرزشی کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری و راپۆرتە بین. خولی نایابی کوردستان بۆ تۆپی پێ هەموو هەفتەیەک ڕۆژانی پێنجشەممە یاریەکانی گەڕێکی لێ بەڕێوە دەچێت و سێزدەیانە بەشدارن و 6 یاری ئەنجام دەدرێت و هەر هەفتەیەک یانەیەک پشوو دەبێت. ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو یاریەکانی هەفتەی ھەشتەم بەڕێوە چوو یانەی پێشمەرگەی سلێمانی لەم هەفتەیە پشوو بوو لە کۆی 6 یاری ئەنجام درا 4یان لە شاری هەولێر بوو. لایرێکی بەهێز پێشمەرگەی هەولێری پاڵەوانی وەرزی ڕابردوو میوانداری سیروانی نوێی پێشەنجی کرد لە شارۆچکەی پیرمام سەلاحەدین. لە یاریەکە پێشمەرگەی هەولێری خاوەن ماڵ توانی سەرکەوتن دەستەبەر بکات و بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک دراوە بێت. گۆڵەکانی پێشمەرگەی هەولێر عومەر سەدام و بارزان حەیدەر و بارز سەرتیب تۆماریان کرد تاکە گۆڵەکەی سیروانی نوێش ڕازگۆ فایق تۆماری کرد. هاوکار یەحیا لێدانێکی سزای بۆ سیروانی نوێ لە یاریەکە لەدەستدا. لیارێکی تر برایەتی میوانداری دوهۆچی کرد. لیارەکە لەگەڵ بوونی چەندین دەرفەتی گۆڵ تۆمارکردن بەڵام هیچ کام لە هەردوویانە نەیانتوانی تۆڕی گۆڵ یەکتر بەهەژێن و سەرکەوتن تۆمار بکەن. لیارەکە ناوبژوان گۆڵێکی دوهۆکی بە بیانی ئۆفسایدەوە ڕەت کردەوە. لیارێکی تر هەندرێن میوانداری سۆران و هاندەرە زۆرەکەی کرد. هەندرێن لیارێکە توانی سەرکەوتن بە گۆڵێکی بێوەڵام تۆمار بکات و تامی یەکەم سەرکەوتن لەم وەرزەی خولی نایابی کوردستان بچێژێت دوای ئەنجامدانی 7 یاری. تاکە گۆڵەکەی هەندرێن حوسێن ئیبراهیم تۆماری کرد. سۆران لە دووەم یاری خۆی لە یاریگەکانی شاری هەولێر جارێکی تر بەبێ خاڵ گەڕایەوە. لیارێکی تر هەولێر میوانداری دەربەندیخانی کرد لەسەر یاریگەی فەڕەنسۆ هەیریری. لیارێکە هەردوویانە بە گۆڵێک یەکسان بوون تاکە گۆڵەکەی هەولێر عومەر ئیبراهیم تۆماری کرد و گۆڵەکەی دەربەندیخانیش مستەفا غانم تۆماری کرد. لە کەلار یانەی شێروانە میوانداری نەورۆزی کرد. یاریەکە بە یەکسانی و 2 گۆڵ بۆ هەردوویانە بە کۆتا هات. هەردوو گۆڵەکەی شێروانە محەممەد سابر و ئەنەز مالیک بە لێدانی سزا تۆماریان کرد. 2 گۆڵەکەی نەورۆزیش دیار عەلی و شوان مەحموود تۆماریان کرد. لا دێربی بادینان یانەی زاخۆ میوانداری زێرەوانی کرد. یاریەکە لە بەرژەوەندی زاخۆ بە کۆتایی هات بە گۆڵێکی بێوەڵام تاکە گۆڵەکەی زاخۆ ئەیمەن عەلی تۆماری کرد. دوای بەڕێوەچوونی 8 هەفتە لە یاریەکانی خولی نایابی کوردستان ریزبەندیانەکان بەم شێوەیە لێهات. سیروانی نوێ بە 14 خاڵ لە سەر و ریزبەندیە. برایەتی بە 13 خاڵ لە خانەی دووەمە. یانەکانی پێشمەرگەی هەولێر و سۆران و هەولێر خاوەنی 12 خاڵن و لە پلەکانی 3 تا 5. دەربەندیخان لە خانەی شەشەمە بە 11 خاڵ و زاخۆ بە 10 خاڵ لە خانەی حوتەم و نەورۆز بە 9 خاڵ لە خانەی هەشتەم و دهۆک بە 8 خاڵ لە خانەی نوێیەم. هەردوویانەی هەندرێن و زێرەوانی بە 7 خاڵ لە پلەکانی دێم و 11. شێروانە بە 5 خاڵ لە پلەی پێشکۆتاییە. پێشمەرگەی سلێمانیش بە تەنها 2 خاڵ کۆتایی ریزبەندی گرتووە. وا بڕیارە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو لە کاتژمێر 2 دوای نیوەڕۆ یاریەکانی هەفتەی نوێم بەڕێوە بچێت. لە شاری سلێمانی 3 یاری بەڕێوە دەچێت. پێشمەرگەی سلێمانی میوانداری برایەتی دەکات و سیروانی نوێ میوانداری هەندرێن دەکات و نەورۆزیش ڕوبەڕووی زاخۆ دەبێتەوە. لە شاری دهۆکیش 2 یاری بەڕێوە دەچێت. یانەی دهۆک میوانداری شێروانە دەکات و زێرەوانی ڕوبەڕووی پێشمەرگەی هەولێر دەبێتەوە. کۆتا یاریش لە قەزای سۆران دەبێت. یانەی سۆران میوانداری هەولێر دەکات. ئەوەی تایبەت بێت بە داتا و ئاماریش میلاد عەبدولوەهاب ناسراو بە میلاد نەجمی یاریزان یانەی سیروانی نوێ گۆڵکاری خولی نایابی کوردستانە بە تۆمارکردنی 6 گۆڵ. سەرهەنگ موحسینی گۆڵپارێزی برایەتی خاوەنی 5 کلینشیتە و لە کۆی 8 یاری لە 5 یاری هیچ گۆڵێکی لێ تۆمار نەکراوە. هەردوویانەی پێشمەرگەی سلێمانی و شێروانە تا ئێستا تامی سەرکەوتنیان نەکردووە. حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ.